خۆشویستانم نوێژ لە بنیانات ئەترازێ و ئەبێ بە قوتابخانە و ئێستا لە قوتابخانەش ئەمانەیە بیترازێنین بڵین نوێژ پرۆگرامی ژیانە. یعنی نوێژ بەرنامی ژیانمان ڕێگەخا بڵێ. ئەمانەیە بڵین نوێژ هەموو ژیانە. ئەمانەیە بڵین نوێژ کەتەلۆک و دەستور و قانون و یاسا و ڕێسایی ژیان. ئێمە کە بە ڕۆژووە بین ئەڵێین بە ڕۆژوین، بەڵام کە نوێژ ناکەین بە تایبەتی خوشکانمان ئەڵێین بێنوێژین. ئێمە ئەمانەوە ئێستا بڵین بە نوێژین، ئەمانەوە بڵین هەموو کاتێک ئێمە نوێژین، وەکو چۆن ئەڵێین ئەو بەرماڵە بە نوێژە، یاخود ئەو ئەرزە نوێژیە، یاخود جلەکانت نوێژیە، ئەمانەوە ئێستا لاشەمان نوێژی بێ. چۆن کارێکی وا ئەکەین؟ نوێژ بێ بە دەستور، نوێژ بێ بەو چارەسەرەی کە دنیا و هەنگاوەکانی دنیات بۆ ڕێگەخا، نوێژ بێ بەوەی کە چۆن لە چڵک و ژاری دنیا پاک دەکاتەوە، لە چڵک و لە ژاری تاوان و قیامەت پاک دەکاتەوە. نوێژ فێری ئەومان کا کە هەموو جارێک نوسخەیەکی ئەسڵی بێت یامانە دابەزێ و ڕیفرێشی ژیانمان کاتەوە. نوێژ ئەو ئەنتیڤایرۆسە بێ کە هیچ تاوانێ نەیوێرێ بێ بەلامانە. نوێژ نیو ڤێرژن و ئەپدەیتێکی ژیانمان بێ. نوێژ بەردەوام بێ، تازەگەری تیا بێ.